دووبارە سڵاتان لێبێت ئازان و خۆشەویستانمان کە من ئەو نووسەرانەی کە لە بوارە جیاوازەکاندا لە چەند بوارێکدا نووسین و بەرهەمیان هەبێت. مامۆستا عەلی باپیرێکێکە لەو نووسەرە گەورانەی هەرێمی کوردستان یاخود کوردستان بەگشتی کە لە چەند بوارێکی جیاوازدا نووسین و بەرهەم و کتێبی هەیە. بواری فکری پەروەردەیی ئاینی لە هەمووی گرنگتر کە ئەم ساڵ تەفسیری قورئانی پیرۆز کەوتە بەر دیدی خوێنەران، کەوتە بەردیدی ئەوانەی کە عاشقانی لێ تێگەشتن لە قورئانی پیرۆز. ئەم ساڵ لە پێشانگای نێودەوڵەتی کتێر لە سلێمانی مامۆستا عەلی باپیر بەرهەمەکانی لە ڕێگەی دەستگای ڕەنێو لە نێو کتێبخانەدا بوونی هەیە کە ئەمە یەکەمین جارە ئەم ساڵ کۆبەرهەمەکانی بتوانێت لە خانەیەکدا لە نێو پێشانگای نێودەوڵەتی کتێب نمایش بکرێت بۆ ئەو کەسانی کە خوێنەری کتێبەکانی مامۆستان و لەگەڵشیدا لەم پێشانگایەدا داشکانێکی زۆر تایبەتی کردووە بۆ خوێنەران، بۆ ئەوانەی کە عاشقانی خوێندنەوەی کتێبەکانی مامۆستان. ئێمە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر شادی عەلی باپیر، دامەزرێنەری دامەزراوەی ڕەنێو بۆ پەروەردە و ڕۆشنبیری. هەڵبەت جەنابیان باز لە دامەزراوەکەشیان دەکەن کە ماوەی چەند ڕۆژێکە دامەزراندنیان ڕاگەیاندووە و خۆی دەبینێتەوە لە کۆمەڵێک پەروەردەی جوان، کۆمەڵێک ئیشکردن لەسەر پەروەردە و ڕۆشنبیری و فکری و چاپکردنی چەندین کتێبی دیکە. دەچمە لای بەڕێز دکتۆر شادی. کاک دکتۆر سڵای خوا لێبێت، سپاس بۆ ئەم دەرفەتە بێمەت بەخشی. سڵای خوا لێ ئێوە و لە بینەرانی پەیامیش سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. کاک دکتۆر، ئەگەر بۆمان باسکەی سەرەتا دامەزراوەکەی ئێوە چۆن کار دەکات، لە چه بوارێکدا کار دەکات، دواتە دێنە سەر بەشداریکردن لە پێشانگای نێودەوڵەتی کتێب؟ سەرەتا بەنای خوا دامەزراوەی ڕەنێو دامەزراوەیەکی قازە زەوی سینە حکومیە کار لە بوارەکانی پەروەردە ڕۆشنبیریدا دەکات. ئێمە لە ساڵی 2022 لە فەرمانگیری خراوە ناحکومیەکان تۆمار بووین. لەو کاتەوە تا ئێستا کۆمەڵێک کار و چالاکی جۆرا جۆرمان هەبوون کە هەمووی پێویستن بە باری فکری و پەروەردەیی و ڕۆشنبیری. کاک دکتۆر، بەشداریتان لە پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی چۆن بوو؟ چۆن ئەم بڕیارەتان داوە؟ ئایا تەنها بەرهەمەکانی مامۆستا عەلی باپیر لە خۆ دەگرن و ئامانجتان چی بوو لە بەشداریکردن؟ ئاشکرایە کە خوێنەران بە ڕێژەیەکی زۆر ڕوو دەکەنە پێشەنگەکانی کتێب بۆ دەستکەوتنی کتێبە جۆرا جۆرەکان، بەتابەتی ئەو کتێبانێک کە لە هەموو پارچەکانی کوردستان لاوانەیە دەست نەکەون. سەدانیکەرێکی زۆر هەن کە لە شارەکانی دیکەی کوردستانەوە لە شوێنە دووردەستەکانەوە لە دەرەوە هەرێمەوە سەدانیان پێشەنگای دەکەن. ئێمە ئەمەما بە دەرفەت زانی کە بۆ یەکەمین جار تیشک بخەینە سەر بەرهەمەکانی بیرمەند و نووسەر مامۆستا عەلی باپیر کە بۆ زیاتر لە 40 ساڵە دەنووسێت لە سۆنگەی هەستکردنی بە بەرپرسیارەتی بەرامبەر بە دین و ژین و کۆمەلگایەکەی. بەداخەوە خزمەتێکی شایستە تاوەکو ئێستا بەم نووسەرە گەورە نەکراوە. ئەمە لە دامەزراوەی ڕەنێو هەستان بە بۆشایە گەورەیە کرد و هەستاین بە دانانی خانەیەکی تایبەت بە دامەزراوە ڕەنێو کە بەرجەستەکەری بیرڕای مامۆستا عەلی باپیر بێت لە ڕووی هزری و پەروەردەییەوە. کاک دکتۆر، ئەوەندەی ئاگادار مامۆستا زۆر زیاتر پێی خۆشە ئەو تەفسیرەی کە پێم وابێ ئەم ساڵ ڕایگەیان بچێتە بەردیدی خوێنەران، بەردیدی مامۆستایانی ئاینی، لەبەرەوەی کە خزمەتێکی ئەجگار باش دەکات بە کۆمەلگا. زۆر بەوردی ئەم تەفسیرەی نووسیوەتەوە. کەمێک باز لەم تەفسیرە بکەیت و ماوەی چەندێک خەریک و مامۆستا و بەشداریشتان کردووە لە پێشانگای نێودەوڵەتی کتێب و داشکانێکی تایبەتیش تاوابزان بۆ کردو. پێم خۆشە جەنابەت ئاماژەی پێ بکەیت. زۆر ڕاستە. تەفسیری قورئانی بەرز و بەپێز گەورەترین تەفسیری زمانی کوردیە لە 33 بەرگ و زیاتر لە 25,000 لاپەڕدا. جەنابی مامۆستا ئەمە بە یەکێک لە شاکارەکانی ناو دەبات و هەروەها بە گەورەترین و گرنگترین پرۆژە ژیانی ناوی دەبات. تەفسیری قورئانی بەرز و بەپێز لە سەرەتای نووسینەوە تا کۆتایی هاتنی چاپی کۆی بەرگەکانی 17 ساڵی خایاندووە. ئەوە جێگەی دڵخۆشی ئەوەیە کە خوێنەرانی ئەم تەفسیرە لە هەموو چیلی توێژەکانە بە جیاوازی باگراوندی سیاسی تێگەیشتن و ئاستی خوێندن
و جیاوازی تەمەنیش واتامە تەفسیرێک نییە سەرڕێک گەورەی و دەوڵەمەندی تەنها چینی مامۆستایان سوودی لێوەربگرن. ئەم تەفسیرە پڕفرۆشترین کتێبی یاخود مەوسوعی جەنابی مامۆستایە لەم پێشانگایەدا و ئێمە تشکی زۆرمان خستۆتە سەری و هەروەها داشکانی کتابەتیشمان کردووە بۆ هەر کەسێک کە بیهێرە پێشانگایەدا دەستی بخات. کاکتۆر ئایا هەموو بەرهەمەکان یان کۆی بەرهەمەکانی مامۆستا عەلی باپیر لەوێ بوونی هەیە یان ئەوە تا کتێب هەیە کە چاپی نەمابێت و نەتوانرابێت بهێنرێتە پێشەنگاکە و بەگشتی بەرهەمەکان ژمارەیان چەندە؟ بەڵێ بەدڵنیاییەوە بەرهەمەکانی مامۆستا عەلی باپیر لەوە زیاترن کە لە خانەیەکی ئاوادا بتوانرێ جێ بکرێنەوە و لەبەر پڕفرۆشتی بەرهەمەکان بەشێکی زۆریان چاپیان نەماوە و لە داهاتوودا ئینشاڵڵامانە چاپ دەکرێنەوە. هەندێک لە بەرهەمەکان چاپی 6/7 تێپەڕداوە. دەمێ ئاواژە بەوە بدەم کە مامۆستا عەلی باپیر تەنها بە زمانی کوردی نانووسێت، بەشێکی کتێبەکان بە زمانی عەرەبین و بڕێکی زۆریان بۆ زمانەکانی فارسی و تورکی و ئینگلیزی و عەرەبی و هەتا دوایی وەرجێڕدراون و بە کۆی جیهانی ئیسلامیدا بڵاوکرانەوە سوودیان لێوەردەگیرێت. بەڵێ کاک دکتۆر شتێکت بۆ باس کەم 2013 من سەردانی مامۆستام کرد بۆ توێژینەوەی زانکۆم ئەوەی کە بەلامەوە جوان بوو کەم نووسەر هەیە ڕەخنێ یاخو شتێک قبول کات من کتێبەکان بەشێک لە کتێبەکانی مامۆستام لە توێژینەکۆدا بەکارهێنا و حتممە ئەمەش بۆ قوتابیانی ئێستای زانکۆ گرنگە ئاماژەم بە ڕەخنێکی بچووکوت مامۆستا ئەمە ئاوا بێ باشتر ئاوا بێ وتی وەڵڵا زۆر باشە باسمان لە تەفسیر کرد لە بوونی کتێبەکان دەکاتێک کە ئاەتێک بە نمونە مامۆستا دەیهێنایەوە مامۆستاوتم تەفسیر هەبێ لە شوێنی خۆیان زۆر ڕاستەوتی لەمە درکێکی زۆر باشە جامەبەستمەوەیە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ نووسەران کاتێکە ڕەخنێ یاخود پێشنیارێکی بۆ دەکرێت ئیدی ئەو کتێبەی ئەو بابەتی کە نووسیەتی چاکی دەکات مامۆستا لەو ڕانگەیە چۆن نییە بۆمان باس بێت. زۆر ڕاستە. مامۆستا عەلی باپیر لە ئێستادا بە هەندێک سەرژمێری زیاتر لە 150 بەرهەمی بڵاوکراوەی هەیە. ئەمە بە ژماردنی مەوسوعەکان کە هەیەە 33 بەرگە هەیە 12 بەرگە بە یەکتر. مامۆستا عەلی باپیر لە ئێستادا لە نووسین بەردەوامە. لەم پێشانگایەدا ئێمە 4 کتێبی نوێی مامۆستا عەلی باپیر کە بۆ جاری یەکەمە دەخرێتە بەردیبی خوێنانە بەشداریمان کردووە. بێگومان نووسەریش بە تێپەڕبوونی کات بۆ فراوانبوونی هزری لەوانەیە گۆڕانکاری بەسەر فراوانبوونی هزریدا بێت. ئەمە شتێکی زۆر ئاساییە و شتێکی واریدە. هەستیش پێ دەکەین کە گەشەی فکری مامۆستا عەلی باپیر بە تابەتی لەم تەفسیرەیدا کە ئەم ساڵ کۆتا بەرگەکانی بە چاپ گەیشتۆتە ترۆپ ولوتکە. بەڵام بەردەوامە لە نووسین مامۆستا عەلی باپیر و هەروەها 2 بەرهەمی دیکەی ئێستا لە چێت چاپدا. کاک زۆر باسی نەکرد داشکاندەکان چۆنیە پێم وابێت لە سەدا 7 بۆ تەفسیرەکەی و لە سەدا 30 بۆ پەرتوگەکانی دیکە ئازاد تا چەند ڕاست بن ئەگەر وابێت. ڕاستی من دەمێ ئاماژە بەوە بدەم کە دامەزراوە ڕێنێ و دامەزراوێکی قازانجنەویستە واتە ئێمە بە هیچ شێوازێک قازانج لەسەر کتێب وەرناگرین بەڵکو ئێمە زۆر جار لە نرخی تێچووی کتێبەکانیش داشکانی گەورە دەکەین. بۆ نمونە ئەوانەی کە خوازیارن تەفسیری قورئانیش بە پێزیان دەست بکەوێت لە ئێستادا ئێمە داشکانی 150مان کردووە لەسەر نرخی تێچوو نەک نرخی قازانج و هەروەها بۆ کۆی بەرهەمەکانی دیکە مامۆستا عەلی باپیر داشکانی 130مان کردووە. ئێمە بەگەر بێت و باسی هەموو بەرهەمەکانی مامۆستا بکەین ڕەنگە نەتوانین بەڵام وەکو هاوکاریشم لە سەرەتایی بەرنامە ئاماژەی پێکرد مامۆستا لە زۆر بواری جیاواز زانوسینی هەیە. کەمێک باس لەو بەرهەمانە بکەیت کە ئەو بوارانە بکەیت کە مامۆستا نووسیوێتی و ئێستا لە پێشەنگا بەردەستە وەکو ئەوەی کە ئێوە بە خوێنەرانی بڵێن و ڕێنمایی یەک بێت ئەگەر کەسێک بێوە لێرەوە بڕوە ئەو بەرهەمانە چین ئەو بوارانە چین کە هەیەوە گرنگترین ناونیشانەکان ئەگەر ئێوە بتانەوە لێرەوە باسی بکەن. زۆر ڕاستە ڕاستی لێرە دەرفەت نابێت کە باسی کە بەرهەمەکان بکەین بەڵام من دەمهەوێت سەرنجی بینانە ڕابکێشم بۆ یەک دوێک لە بەرهەمەکان کە بەرهەمی زۆر ناوازن. یەکێک لەوانە
الإسلام كما يتجلى في كتاب الله موسوعي ئیسلام کە وەک لە کتێبی خوادا دەدەبێتەوە کە مەسوعەیەکی دوانزە بەرگیە جەنابی مامۆستا لە کاتی زیندانی کراندا نووسیوەتی بە بێبوونی هیچ سەرچاوەیەک جگە لە قورئانێکە لە سینیدا بووە. ئەم کتێبە کتێبێکی ناوازەیە بە زمانی عەرەبی چاپ کراوە و لە چاپی دومیدا لێرە بەشداری کردووە. کتێبەکانی مامۆستا هەمووی بەڵێ کاک دکتۆر بەردەوام بە. کتێبەکانی مامۆستا هەرێکەیان لە خود و خۆیدا شاکار و ناوازن. ژیاننامەی پێغەمبەری خوا، مەسوعەی ئیمان و ئیلحاد، ڕێگەی ساڵحبوون بەرەو خوا چونکە تا ئێستا 7 جار چاپ کراوە بە زمانەکانی عەرەبی و فارسی و تورکیش تەرجەمە کراوە. باقی بەرهەمەکانی دیکەی بەڵام لەم پێشەنگایەدا ئێمە 4 بەرهەم بۆ جاری یەکەم چاپ دەکرێن بڵاو دەکرێن کە ئەوانیش بەرهەمەکانی خێزان لە ئیسلامدا هاوسەنگی لەگەڵ بەرەودۆستایەتی و هاوکاری نێوان موسڵمانانە. کاک دکتۆر تا چەند لەوانەیە کەسانێکە بن گومانیان لە کۆمەڵێک بابەت هەبێ، لەوانە ئیلحاد، لەوانە ئیلمانیەت، لەوانە زۆر بابەتی دیکە کە جێگەی پرسیارە لە یاخود لە مێشکیا گەڵاڵە بووە یان ئەوێت تێگەشتنی هەبێ بۆ کۆمەڵێک فکر و کۆمەڵێک بابەتی جیاواز. تا چەند بەرهەمەکانی مامۆستا وەڵامی زۆرێک لەو پرسیارانە دەداتەوە کە لەوانەیە گەنجان، لەوانەیە کەسانێک لەلایەن دروست بوو بێت سەبارەت بە ژیان، سەبارەت بە فکر، سەبارەت بە کۆمەڵگا، تەنانەت سەبارەت بە سیاست و حکومڕانی و پەیوەست بە ئاینی پیرۆزی ئیسلام کەسانێکگەن لەوانەیە پێیان وابێت کە پێویستە سیاست جا بکرێتەوە، دەوڵەتداری جا بکرێتەوە. وەڵام مامۆستا بە کۆمەڵێک بەڵگەی زۆر بەهێزی ئاەتەکانی قورئانی بەرزوو بە پێز و لەگەڵ فرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم سلماندوێتی کە بۆ نمونە ئەم دوو بابەتە گرێکدراوی یەکترن و کۆمەڵگا پێویستی بە سیاسەتێکی ئیسلامیانە هەیە. بەڵێ کاک دانێرجان، پاڵەری نووسین لای مامۆستا عەلی باپیر بە بەردەوامی چەند پرسێک بوون کە پرسی هەریفەیی بوون. مامۆستا عەلی باپیر بنمەدێکی هاوچەرخە کە کتێبەکانی وەڵامگۆی پرسە هەنووکەیەکانن. جێگەی خۆشبەختیە کە کەسانێکە لە باگراوندی زۆر جیاوازی فکری و سیاسین گرنگی تابە دەدەن بە بەرهەمەکانی مامۆستا عەلی باپیر. لەم پێشەنگایەدا ئێمە ئەومان بە زۆر بەڕوونی بینی. بە تایبەتی نووسراوەکانی وەکو ئیسلام، تەوەژمی ئیسلامی ئالمانی خاڵە بە هاوبەشی جیاوازەکان، وەکو چەند مەسەلەیەکی باوی سەردەم، وەکو بیری نەتاوایەتی، ئەمانە کۆمەڵە بەرهەمێکن کە تشک دەخەنە سەر هەندێک باس و خواز کە کەم وهەیە لە ناو کتێبخانەی کوردیدا باسی لێوە کرابێت و دەبنە وەڵامگۆی ئەو پرسانە و ڕوونکەرەوەی ئەو چەمکانە. ئێمە هەمیشە پێویستمان بە ڕێبەرێک هەیە زۆر جار بۆ ناساندنی ئەو کتێبی کە ئەمانەوەیان زانیاری دەربارەی کتێبەکە وابزانم مامۆستا خۆی تافگەی زانستیە کە کۆبەرهەمەکانی تێدا ناساندووە. بەڵام ئێستا ئێوە لە پێشەنگای نێودەوڵەتی کتێبن لە سلێمانی بێگومان پێویستە کە کەسێک هەبێت ڕێنیشاندەری خەڵکانی تر بێ بۆی ئەو کتێبە بدۆزنەوە کە خواسیانە. تا چەندێک ئێوە لە پێشەنگا گرنگیتان بەوە داوە کە ڕوونکردنەوە بن بۆ خوێنەرانە، بۆ کەسانی کە پرسیاریان هەیە ئەو کتێبی کە ئەیانەوێ ئێوە ڕێبەریان بۆ بکەن. و ئەم چەند ڕۆژە ئەم لەم دوو ڕۆژەی کە پێشەنگا کراوەتەوە پێشوازی خەڵک چۆن بووە بۆ ئەم بەرهەمانی مامۆستا؟ سپاس بۆخوا پێشبینی لە پێشبینی لەسەر پێشبینی ئەمەوە بوو. پێشوازێکی زۆر گەرم کراوە لە کتێبەکانی مامۆستا عەلی باپیر و کۆی کتێبەکانی کە لەم پێشەنگایەدا بوونیان هەیە. ئێمە وەکو تیمی ئامادەکاری ئەم پێشەنگایە لە دامەزراوە ڕێنێ و ئەرکی سەرەکیمان ناساندنی ئاشناکردنی ئەم بەرهەمانەیە بە خوێنەران و هەروەها مەڕێبەرێکی نووسراومان هەیە بە ناوی تافگەی زانست کە کۆی بەرهەمەکانی جەنابی مامۆستا عەلی باپیری لە خۆ گرتووە و هەر کەسێک بیهەوێت دەتوانێت تەنها بە سکانکردنی QR کۆدێک بەرهەمەکە بە شێوازی PDF دابەزێنێت. زۆر حتمما قوتابیانی زانکۆ بە تایبەت قۆناغەکانی کۆتایی سەردانی زۆر لە سەردانی کەرێکی زۆرن لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی
تا چەند بەرهەمەکانی مامۆستا سوود دەگەێنێ بەوانەی کە توێژینەوەیان هەیە لە بڕواناوی بەکالۆرۆز یاخود ماستەر یاخود دکتۆرا بۆ پێی کە مامۆستا لە فکری جیاواز لە بابەتی جیاواز شتی نووسیوە تا چەند دەتوانێت ئەو بەرهەمانەی مامۆستا سوود بگەێنێ بەوانەی کە توێژینەوە ئەنجام دەدەن. ئەوەی ڕاستی بێت ئەوەندەی من ئاگدارم تا ئێستا قوتابێکی زۆری دکتۆرا ماستەر و ئاسە جیاوازەکان کتێبەکانی مامۆستا وەکو سەرچاوە بەکاردێنن یاخود لەسەر خودی کتێبەکان نامەی ماستەر و دکتۆرا دێننەوە. وەکو نمونە کتێبی پڕگیری کە بۆ 4 زمان تەرجەمە کراوە تا ئێستا نامەیەکی زۆری ماستەر و دکتۆرە لەسەر هاتوتەوە. واروایە مەوسوعەی ئەلیسلام و کەمال الجەلافی کتاب اللاژ بە هەمان شێواز. وەکو زانین مامۆستا باپیر بۆ ناسراوە کە بەرهەمەکانی زۆر قوڵن زۆر مانای گەورە و فکری باشی ئەوێت بۆ خوێنەر. بەڕای بەڕێستان هەموو ئەو بەرهەمانەی کە هەن کە ئێستا ئێوە لەوێ پێشکەشتان کردووە سوود ئەگەێنێ بە سەرجەم چین و توێژەکانیان ئەمە تەنها بۆ کەسانێک ئەبێ کە لە گرنگی بە لایەنی زانستی بابەتێک بدەن لایەنێکی فکری بدەن. ئەمە چۆنە ئێوە چۆن لەم بابەتە ئەڕوانن؟ بەڵێ بێگومان مامۆستای نووسەر ڕەچای بم خاڵی کردووە و مامۆستا کۆی کۆمەڵگای کوردی دەدوێنێت بەڵکو خۆی گەلانی مسلمان دەدوێنێت لە نووسینەکانیدا بۆیە بە چەند زمانێکی جیاواز دەنووسێت. لە ناو بەرهەمەکانی مامۆستادا کتێبی خۆڵی فکری زۆر تایبەت هەن واروها نامیلکەی هەن نامیلکەکانی کە لە چ پرسێکی هەنووکەی زنجیرەی پرسە هەنووکەیەکان کە تا ئێستا ژمارەیان لە نزیکی سی نامیلکە نزیک دەبێتەوە ئەمانە زۆریان ئاڕاستەی گەنجان دەکرێت واتە ڕووی دواندن لە گەنجانە و بێگومان کتێبێکی زۆر هەن کە چین و توێژە جیاوازەکان دەدوێنن بۆ نمونە ئافەت و خێزان یان خێزان لە ئیسلامدا گرنگی و ڕۆڵی ئافرەت نیشان دەدەن لە دروستکردنی ژیار و حەزارەتدا. بۆیە دەتوانم بڵێن مامۆستا لە گوتاریدا کۆی کۆمەڵگا دەدوێنێت بە سەرجەمی چین و توێژەکانیەوە و سەرجەم تەمەنەکانی. لەم پێشانگایەدا ئەوەی کە جێی سەرنج بێت ئەوەیە کە چینی گەنج بە تایبەتی تەمەنی 16 بۆ 25 ساڵ زۆرینەی بەشداربانی ئەم پێشانگایە پێک دێنن. بەڵێ کاک دکتۆر دێمەوە سەر تەفسیرەکەی قورئانی بەرز و بەپێز پێم وابێت بە ئەپلیکیشنیش هەیە لە نێو مۆبایلەکانە دەتوانێت خوێنەران سوودی لێوەربگرن و کەناڵێکیشتان هەیە لە تەلەگرام بەردەوام تەفسیرەکانی مامۆستای بەڕێز تێدا دادەنرێت ینی بە ئاەت بیاخود بە سوورەتەکان بێت ئەگەر کەمێکیش باس لەمە بکەیت. زۆر ڕاستە. بەڵێ تەفسیر قورئانی بەرز و بەپێز سەرەتاوەکو بەرز بە وێنە و بە دەنگی بڵاو کراوەتەوە ئێستا لە چانەڵەکانی یوتیوب ڕەها فەیسبوک تەلەگرام بەردەستن بە هەمان شێواز ئەپلیکیشنێکی تایبەت بەم تەفسیرە دروست کراوە کە لە ڕێگەی سکانکردنی ئەو کۆدەی پشتمەوە دەتوانن هەر کەسی بهێ داونلۆدی بکات و بە هەمان شێواز لە چانەلێکی تەلەگرام تایبەت کراوە بەم تەفسیرە و لە داهاتووشدا ئێمە دەمان هەوێت خزمەتی زیاتر بەم شاکارە گەورە بکەین ئەویش دەڕێی دروستکردنی چەند بەرهەمێکی دیکە کە بە ئاسانتر بتوانرێت ئەم تەفسیرە لە بچێتە کۆی بچێتە هەموو ماڵێکەوە و هەموو کەسێک بتوانێت زۆر بە ئاسانی کەڵکی لێوە بگرێت پشتیان بەخۆن. دکتۆر پێشتر لە ساڵانی پێشووتردا سەرنج هەبوو لەسەرەوەی کە پێشەنگای نێودەوڵەتی کتێب زۆربەی بەرهەمەکانی ئاینین حەزەکەم ڕاو بۆ چوونی ئێوە سەبارەت بەمە بزانم هەر بەڕاستی بەرهەمە ئاینیەکان بۆچی جێی با بڵێن ڕەخنەیە لە زۆرێک لە نووسەرانیان لەو کەسانی کە پێیان وا بوو پێویستە بابەتی تر هەبێت لە پێشەنگاکەتان نەک بابەتی ئاینی و ئەمەش بۆیە هەڵایەکی زۆر لەناو کۆمەڵگای کوردیا و لێکدانەوەی جیاوازی بۆکرا سەبارەت بەبوونی کتێبئاینیەکان و گرنگیان لە پێشەنگادا حەز ئەەکەم سەرنجی خۆتان بدەن. جا سپاس بەخوا زۆربەی خوێنەرانیش کتێبئاینیەکان دەکەن ینی پرفرۆشتنی کتێبئاینیەکانن دکتۆر. زۆر ڕاستە ئەمە ڕاستێکی حاشا هەڵنەگرە کە زۆرینەی خوێنەرانی فکر ئەوەی کە گرنگی دەدات
پەروەردە و هزر کەسانێکن کە تاڕەتەیەکی زۆر باگراوندێکی ئیسلامیانە و مسلمانانیان هەیە ئەمە دەبێت بپرسین بۆچی ئاوایە وەڵامەکەشی زۆر بە کورتی ئەوەیە کە ئیسلام گرنگیەکی زۆر بە فکر بە پەروەردە دەدات جەناب مامۆستا عەلی باپیر زۆر جار باز دەکات کە لە یەکێک لە فەرمایشتەکانیدا دەڵێت ئەوەندە شانازیە بەسە بۆ کتێب کە خوای بەرز دوا فەرمایشتی خۆی لە دووتوێی کتێبێکدا بۆ مرۆڤایەتی خستۆتە ڕوو ئیسلام گرنگێکی زۆر دەدات بە کتێب بۆیە شوێن کەوتوانیشی هەردەی بەوا بن ئەمە ئێمە جیا دەکاتەوە لە تەوەژمەکانی دیکە ئەمە ناسنامی ئێمە لە ڕووی فکرەوە خەڵک دەدوێنین و ئەو پەیامی خەڵمان گرتووە بریتیە لە ئاراستەکردن و پەروەردەکردنی خەڵک لە ڕووی هزری و ئاکاریەوە بەڵێ کاک دکتۆر ینی پرسیاری کۆتایی بەرنامەکەمان بێمەوە سەر دامەزراوەکەی بەڕێستان کار و پرۆژەی دامەزراوەکەی ئەوە لە داهاتوودا چۆنی دەبێت چۆن دەتوانن خزمەت بە پەروەردە و بۆ ڕۆشنبیری و بە ئەو بابەتانە بکەن کە کۆمەلگا پێویستێتی کە گەنجان پێویستێتی ئامانجی ئێمە بنیادنانی تاکە لە ڕووی هزری پەروەردەییەوە ئێمە چالاکی جۆرا جۆرمان هەیە لەوانە کۆڕ و کۆڕبەند و سیمینار و چالاکی مەیدانی بڵاوکراوە و چاپەمەنی میدیای بیررا و بیسترا و بە هەمان شێوازیش دروستکردنی پێڕ و پرۆگرامی پەروەردەیی و زۆر چالاکی دیکە کە لە داهاتوو دەلاوانەیە بە پێویستی بزانین لە کۆتاییدا کاک دکتۆر ئەگەر ناونیشانی ئێوە لە پێشنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بە بینەران و بیسەران بڵن بۆ ئەگەر هاتن بۆ پێشەنگا بە ئاسانی ئەو بدۆزنەوە و ئەو بەرهەمانە بەدەستپێن کەیانەوێت لێرە بە خێراتری کۆی سەردانیکەرانی پێشانگای کتێب دەکەم لە سلێمانی شوێنێمە لە پێشانگا لە جەی تووە ناوی شوێنەکەمان جەی تو کە داخلی ناو پێشانگا دەبێت بەدەستی چەپە زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر شادی عەلی باپیر دامەزرێنەری دامەزراوەی ڕەنێ و بۆ پەروەردە و ڕۆشنبیری بەڵێ ئەزیزان ئەوە کۆتایی ببێن سەردانی پێشانگا کەس کردەوە ئینشاءالله بەتەمام تا ئێستا نەچووم لە داهاتووە بەتەمام ئینشاءالله لە ڕۆژانی تردا ئەگەر فرسەتێکی زۆر باشە لەبەرەوەی کە داشکانێکی باشەکرێ بۆ زۆرێک لە کتێبەکان و هەموو ساڵێک وەکو بڵێ کۆگایەکی تایبەتی ژەیە بۆ بەخشینی کتێب تۆ کتێبانەی کە خوێندوو دەتەوە پێویستە پێی نییە زۆر گرنگە منەمەم زۆر بەلاوە من ئەمەم نەزانیوە بیبێتە پێیان ببەخشی بۆی کە کەسانی دیکە سوودی لێ ببینن و ئەو کتێبانەشی کە تۆ پێویستە توانی لەوێ وەری بگری حتا ئەگەر کتێبیشیان نەیتە تۆ دەتوانی کتێب وەرگری لیانیانیەوە مەرج تۆ بەڵام لەوانێت لە کتێبخانەکەی خۆتە کتێبێکە بێ خوێندبێتەوە یان پێویستی پێی نەبێ بیبەخشی بە کەسێک کە ئەمە سوودی دەبێت حتممە ئێمە لە ڕۆژانی داهاتوودا بەرنامەی تایبەتیان لەگەڵاکەینەوە و گروپەش کە ئەستا کاک دانیار زۆر جار لە ماڵەکاندا کێشەوەمان هەیە ئەبێ شوێنێکی تایبەت بە کتێبدا بنین زۆر جار ئەگەر کتێبێک زۆر خوێندە بێتمانە و ئیتر پێویستمان پێنەبێ ڕەنگە مە ببێتە سوود بۆ کەسێکی تر مادەم تۆ خوێندوتەوە و سوودت لێبینیوە ئەتوانی لەم ڕێگەیەوە سوودگەنی بە کەسێک کە ڕەنگە لە ڕووی دارایەوە نەتوانیان ئەو تا پێی خۆش بۆ کتێبە بەدەست بهێنێ زۆر ئاساییەکە بتانی ئەم کتێبە بەدەست بهێنی